پلان مجلای رهبری هاتنو چون زاخو و پلیس و افسر و کارمند ما همی هاتنه داوش کردن سر چند خالگا 24 دمجمه را امیت آماده باشه دا بهنده و خلق مجی بگیری که تام یعنی صاد هاتنو چون هیچ شوه که نینه ایلا حالت طواری بین یا حالت نخوشی ها بین پیلانومه هر سه روز جشن 24 ساعتیه و امبالانست ما و کارمندت ما 24 ساعت خدمت خلق ما دایا و هیویا خلق ما پیگر بین برای ما تندرستی به افروکه چری دانت حسانه بینوکی جشن چوین جبر کیمیا هاتنو چونه و قدغه هاتنو چونه ئێمە وەکو کارمەندانی هاتوچۆ ئەمڕۆ لەدان بۆ جێبەجێکردنی ئەو بڕیارێک کە وەزارەتی ناوخۆ دەری کردووە بۆ پابەندبوونی هاوڵاتیان بە قەدەغەی هاتوچۆ لە ڕۆژانی جەژن ئەو سێ ڕۆژێکەوە ڕۆژی جەژنە توانین بڵین بۆ سەلامەتی هاوڵاتیانەکەوە بتوانن زیاتر بەریەککەوتن ڕوونەدا بۆ تەشەنەکردن و یاخود بڵاو نەبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا کشت هێزەکانمان خستە حالەتی ئامادەباشی لە هەموو کچە کۆڵانەکان بۆ ئەوەی 100% قەدەغەی هاتوچۆ تەطبیق بکەین. هۆکاری ئەمەش تەنها بەمەبەستی ئەوەیە کە کەمترین بەریەککەوتن لە نێوان خەڵک ڕووبدا بۆ ئەوەی خەڵکەکە لێرە سەلامەت بێ و تووشی هیچ پەتایەک و هیچ ڤایرۆسێک نەبێت. جژنی خەدیم خەڵک ماڵە ماڵێکەوە ملاوە و لە ئەگەڕیا خۆشی و ملاو لە مناڵ و گەورە و بچووک و ئێزەدە کەس نارم گوێ دەکاورە تەوقەی لێ دەکەش وڵات نەکەی نێوە دەرمە نەخۆشی وەڵای هیچ خۆشێکی تیانێ. دوای وەزارەتی ناوخۆ بڕیاردا بۆی کە سەرجەم بازاڕەکان دامخرێ بۆ ماوەی 72 کاتژمێر. ئێمە شوەکو سەموخانی لە قەزای دەبەنیخان بەڕاماندا کە لە ڕۆژی یەکەمە دوکانەکانمان داخێن بەڵام لە ڕۆژی دووەمە لەژێر فەرمانی وەزارەتی تەندروستی و ڕێنمایەکاندا بەڕاماندا بۆی کە دوکانەکەمان بکەنەوە لەبەر ئەوەی کە خواستێکی زۆر لەلایەن هاوڵاتیانی هەبوو لە ڕۆژ یەکەمیشا پێشوازێکی باشی لێکرا بە ئەوەی کە پێویستێکی سەرەکیە بەڕاماندا کە دوکانەکان بکەنەوە لە کاتژمێر 6 بانیەوە بۆ 12 نیوەڕۆ.